مام علی زەرەری نەکرد براکان، چونکە ئێمە خوای پەروەردگار یەک مردنی بەهار هەمومان نووسیوە. مام علی ئەگەر ئەم پیاوەش نەیکوشتایە دەبایە دوێنێ بمرێ براکان، بەڵام مام علی بە براوەیی ئەم دنیای بەجێهێشت. کوشتنی مسلمانێک لای خوای پەروەردگار زۆر گەورەیە. یعنی ئەو کەعبەیەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی و ئەمری بە ئێمە کردووە کە تف نەکەیتە ڕووی قیبلە، کە قیبلەی مسلمانانە. وهروەها کاتێک کە ئینسان سەرئاوێکە نەبێ ڕووکاتە قیبلە، نە بە بیست نە بە پیساییکردن. ئەوەندە قیبلە لای خوای پەروەردگار خۆشەویستە ئەو کەعبەیە. ئەمجاش پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمێ ئەڵێ ئەو کەعبەیە ئەگەر بیرمێنێ، کەسێک بێ بیرمێنێ، هێشتا ئەوانترە لەوەی کە مسلمانێ بەناحەق بکوژێ. يعني قتل أو نجوريا لا الله سبحانه وتعالى. مام علي زرري نكر براكان، شكا إما خواي پروردگار يك مردني بهر هەمومان نووسیوە. مام علي ئەگەر ئەم پیاوەش نەیکوشتایە دەبایە دوێنێ بمرێ براکان، بەڵام مام علي بە براوەیی ئەم دنیای بەجێهێشت. بە شەهیدی ئینشاء الله لەخوامان داوایە خوای پەروەردگار بە شەهید قبوڵی کات. بۆ لە کۆتاییڵم یا ربی خوای لە گوناحی مام علي خۆش بی، یا ربی خوای بۆ خاتری ناوە جوانەکانت بە شەهیدی بسپێری، یا ربی خوای بۆ خاتری گەورەی و عەزەمەتی خۆ لە ناو بەهەشت سەربەرزی کەی، دڵخۆشی کەی، دڵشادی کەی بە نەعیم و مەلەذاتەکانی بەهەشت. یا ربی خوای ئەو کەسانی کە ئەو هەموو ئەمەریان لێ کرد خوایە بە زووترین کات بگەنە سزای خۆیان. یا ربی خوای سەبووری کە سوکاری مام علي بدەیت.